پەیام لە سندوقی ڕەشدا وردەکاری لادانی مستەفا غالیب لە پارێزگاری بانکی ناوەندی عێراق و دانانی عەلی عەلاق با پارێزگاری نوێی بانکەکە و ئایندەی دۆلار ئاشکرا دەکات. کێ دەتوانێت ببێت بە پارێزگاری بانکی ناوەندی عێراق؟ بە پێی یاسای بانکی ناوەندی پارێزگاری بانکەکە پلەی وەزیرە و لەلایەن سەرۆک وەزیرانەوە ڕادەسپێردرێت و پەرلەمان متمانەی پێدەدات. بەڵام لە ئێستادا پارێزگاری نوێ بە وەکالەت دانراوە و پێویستی بە متمانەی پەرلەمان نییە. مەرجەکانی بوون بە پارێزگار ئەمانەن: هەڵگری بڕوانامەی زانکۆ بێت لە بواری بانک و ئابووری و دارایی و ئەزموونی بانکی هەبێت. پارێزگاری بانکی ناوەندی بەرپرسیاری یەکەمە لە جێبەجێکردنی بڕیارەکانی بانکەکە لە ڕووی چاپکردن و ڕاگرتنی بەهای دینار و ئاڵوگۆڕی درا و ڕێخستنی کەرتی بانکی. بۆچی پارێزگاری بانکی ناوەندی عێراق لە کارەکەی دوور خرایەوە؟ مستەفا غالیب مخیف، پارێزگاری لە سەرکارلادراوی بانکی ناوەندی عێراق کە لەلایەن محەممەد شیع سوودانی لە پۆستەکەی دوور خرایەوە، ماستەری لە یاسادا هەیە. مستەفا غالیب بە پێچەوانەی یاسای بانکی ناوەندی بڕوانامەکەی لە بواری داراییدا نەبووە، بەڵام ئەزموونی بانکی هەبووە. بە پاڵپشتی ڕەوتی سەدر و هەماهەنگی مستەفا کازمی لە مانگی ئەیلولی ساڵی 2020 ئەو پۆستەی وەرگرت و تا 23/1/2023 لە پۆستەکەی بەردەوام بوو. لە سەردەمی مستەفا غالیب دیناری عێراقی زیاتر لە 130 بەهای لەدەستدا. لە مانگی 12 ساڵی 2020 بەهای 100 دۆلاری ئەمریکی لە 118,000ەوە بۆ 146,000 دینار بەرز کرایەوە. لە ئێستاشدا جارێکی دیکە بەهای دیناری عێراقی شکاوە. بەپێی زانیاریەکان، لابردنی مستەفا غالیب لە پارێزگاری بانکی ناوەندی بەشێکی هۆکارەکەی سیاسیە و لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی دەیانەوێت بە شەقامی عێراقی بڵێن پارێزگاری لەسەر کارلادرا و هۆکاری شکانی بەهای دیناری عێراقیە و لەسەر ڕەوتی سەدر هەژمار دەکرێت. پارێزگاری نوێی بانکی ناوەندی عێراق کێیە؟ دوایی کۆبوونەوەیەکی چوارچێوەی هەماهەنگی کە پێگەێنەری سەرەکی کابینەی سوودانین ڕۆژی 23/1/2023 محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق عەلی عەلاقی وەک پارێزگاری نوێی بانکی ناوەندی بە وەکالەت دانا. عەلی موحسین عەلاق بڕوانامەی بەکالۆرسی لە ژمێریاری و کارژێڕی کار لە زانکۆی بەغدا بەدەستدێناوە و دیبلۆمی باڵایی لە زانستی دارایی وەرگرتووە و دکتۆرای فەخریشی لە مێژووی ئیسلام هەیە. عەلاق لە ژیانی ئیداری خۆیدا چەندین پۆستی گرنگی هەبووە، لەوانە سەرۆکی دەستەی پارێزگارانی سندوقی دراوی عەرەبی لە ساڵی 2020، پارێزگاری عێراق لە بانکی گەشەپێدانی ئیسلامی و سندوقی دراوی عەرەبی و سندوقی دراوی نێودەوڵەتی، سەرۆکی بانکی ناوەندی عێراق لە ساڵانی 2014 بۆ 2020 و چەندین پۆستی دیکەش. پارێزگاری نوێی بانکی ناوەندی عێراق لە ساڵی 2018 خەڵاتی باشترین پارێزگاری بانکی ناوەندی لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی بەدەستێنا بەهۆی ڕۆڵی لە پاراستنی نرخی ئاڵوگۆڕی درا و گەشەپێدانی سیستمی بانکی بەرەنگاربوونەوەی سپیکردنەوەی پارە. بانکی ناوەندی عێراق کەی دامەزراوە و دەسەڵاتەکانی چین؟ لە ساڵی 1947 بانکی نیشتیمانی عێراق دامەزرا. دواتر لە ساڵی 1956 ناوەکەی بۆ بانکی ناوەندی عێراق گۆڕدرا. لە دوایی کەوتنی بەعس یاسایەکی نوێ بۆ بانکی ناوەندی عێراق بە فەرمانی پۆڵ بریمەر حاکمی ئەو کاتی مەدەنی عێراق لە 6 ئازاری 2004 دەرچووە. بەپێی یاساکە دەسەڵاتەکانی بانکەکە بریتین لە چاپکردن و ڕاگرتنی بەهای دینار، جێبەجێکردنی سیاسەتی دراو، سەرپەرشتی ئاڵوگۆڕی دراوی بیانی، ڕێخستنی کەرتی بانکی، هەڵگرتن و بەڕێوەبردننی یەدەگی زێر. نرخی دۆلار دوای دەست بەکاربوونی پارێزگاری نوێ چی لێ دێت؟
هەرچەندە لە 23/1/2023 ڕۆژی دەستبەکاربوونی پارێزگاری نوێی بانکی ناوەندی نرخی دۆلار کەمێک دابەزی، بەڵام پسپۆڕانی دارایی دەڵێن گەڕانەوەی دۆلار بۆ 148,000 دینار کاتی پێویستە. ئەمەش بە کۆنتڕۆڵکردنی بردننی دۆلار بۆ وڵاتانی ئێران و تورکیا و لێک تێگەیشتنی حکوومەتی سوودانی و ئەمریکا دەبێت. ئەمەش لە کاتێکدایە ئەمریکا گواستنەوەی دۆلاری کاشی بۆ عێراق کەم کردوتەوە، بردننی دۆلاریش بۆ دەرەوەی عێراق بەردەوامە.